لێرکوانەشەوە ئەسراری سەرکەوتنی ئەو ئیشەدان پێ برێم. ئەوە بوو کاتێکی ئەمن مەعیدی خۆم بڕی هەستم کرد زۆر ژیانمی گۆڕی بڕیارمدا ئەو عملیاتی بکەمە خێر بیکەمە خزمەتی میهرەبانی بێخمەت بیکەمە تێشی و قیامەت ئەو پارەیە هەتا ئێستا 962 عملیاتم کردیا 1 درهەمم وەرنەگرتیە ئەمن بە خۆمەکو دکتۆر درێر 1 درهەمم وەرنەگرتیە لەوە بە مارومداری خۆم سەرفی بکەم ئەو پارەم هینایە خزمەتی خستەخانەم پێکردیتەوە لەوانەیە دوور نابینم ئەوەیە نقطەی نەجاحی ئیشەکەی دوو ئەمە بە تیم ئیشێ دەکەی یعنی ئەمە سێ دکتۆرین دکتۆر کاوە باجەرانی خۆشەویست دکتۆر محەممەد مەجیدی بەڕێز و بە خۆم پێش عملیات دایان بینم و پاش عملیات متابعیان دەکەم لەگەڵ ستافەکی لێهاتوو کە حتا لە پۆرتەر و لە مساعد جەڕاح و مساعد مخدر و مخدرەکانیشمان شەهادیان بەرزە هەموو بۆردیان هەیە و خاوەن خبرەنە و خاوەن خدمەنە لێرە سپاسی هەریەکان دەکەم دکتۆر عەبدوڵڵای خۆشەویست عەبدوڵڵا طەیب کوڕی مەلا طەیبی هەڵەبجەیە بەداخەوە تووشی ئەو کارە ساتەی بۆ ئەو خزمان وەفاتی کرد لە ئاگرژانەوەکەی دڵمان غەمبار بووکەوە بیستمان ئەو ئاگرێ لە هەڵەبجەی ڕوویدا و خی گەورە بیکاتە دەرەجە شهادەتی پێ ببەخشیتن و ڕافع دەرەجات بکاتن لە بۆی و سەبر و ئارامی بە کەسوکاری و بەو خەڵکی هەڵەبجەی پێمان ناخۆش بووکەوە سێ ڕۆژان ئاگر لەو منتیقەیە بەربوو ئەو کەسێکە وەفاتی کرد خزمی دکتۆر عەبدوڵڵای مخدرمان بوو و هەروەها دکتۆرە هۆزان کە مدیر تەختیتی دائیرە سەحەیە لەگەرمانە خاوەن خبرە و خاوەن ئەزمموی زۆر باشە و دکتۆر سەردەشت دکتۆر هەڵۆ چهار دکتۆری مخدری بە توانای خاوەن بڕوانامەی بەرز بەنجی دەدەنی دوای نقطەشت کە زۆر مویمەیە ئەمە هەمووانی کە عملیاتیان دەکەین پاشان دایان بینە عینای مڕەکەزات چاودێری چڕ دەمێنێتەوە نزیکەی 6 سعات لەوێندەر تاوەکو تەواو ئتمێنان دەبین تێدا دوای کە دێتەوە سەرێ لە ڕەتەی داخل دەکرێتن دکتۆر و ستافەکی زۆر ڕووخۆش جددی زیرەک لە خستەخانەی دامەزرا و بە پرۆتۆکۆڵی خستەخانەی میهرەبانی وەرگرتن بە CV دەبیتن بە لیژنە دەبیتن و بە تێز دەبیتن ئەو دەکرێتە کارمە لە خستخانە میهرە لێ گەرێکێک زۆر بەتوانە و علمی نەبیتن لە خستخانەی میهرەبانی جێی نابیتەوە لێ شانازیە ئینسانێک لە میهرەبانی ئیشێ بکاتن وەرگرتن لە میهرەبانی زەحمەتە بەڵام دەرچوونی شی لە میهرەبانی زەحمەتە چونکە ئەو کارمەندە بە مروری زەمان وەی لێ دەبیتە عاشقی میهرەبانی ناتوانانی دەریشی بکەین ناڕواتن چونکە دەزانیتن لەجەت دەکات لە ئیشکردن لەجەت دەکات تەمەتوع دەکاتن لە خزمەتکردن و هەز دەکاتن لە ناو عیبادەت و لە ناو نێشکردنە کاتێکە لە میهرەبانی ئیشێ دەکاتن لێیەکە لەجەتەی ڕۆحی وەردەگری و ئیسفادەی دنیایش دەکاتن و لێیەکە کارمەندەکانمان بەڕاستی میهرەبانیان خۆش لێرە سوپاسی هەموو کارمەندەکانی میهرەبانی دەکەم کەوا ئەوانە هەموو هۆکارێک بووینە لە بۆ سەرخستنی پرۆژەی بڕینی گەدەی بەیەکەوە ئەمە ئیشێ دەکەین باوەڕمان بە کۆمەڵ کارکردن هەیە چونکە ئەم قەنەعەتمان وایە کە عملیاتێکی دەکەین هەر لە ڕسپشنی کە ئیلێستعلاماتی داخلی دەکاتن هەتاوەکو حیسابات هەتاوەکو دکتۆری طابقی دکتۆری عملیاتی مخدر مساعد جەڕاح مساعد مخدر حتا خزمەتگوزار پۆرتەر ئەوانەی کە پاک دەکەنەوە ئەوانە حتا بەشی ڕیکلام ئەوانە هەمیان دەستیان هەیە لەو خزمەتکردنە لەو ئیشکردنی هەمومان مەجوورین لەکە خۆی گەورە ئیشاءالله هەمومان بێکەوە ئەو ئیشەمان کردێت چونکە ئەگەر بێکەوە ئیش نەکرێتن ئەو نەجاحەت و ئەو سەرکەوتنی ناینێتن لێیەکە هەموو کارە گران بیتن پشت بەخۆی بە هەرەوەزی ئاسانە میهرەبانی وا ئیشی کردیا لێیەکە تانیتی ئەو سەرکەوتنە گەورەی بەدەست بینیتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی